أفرمي بيغمري إخوة صلى الله عليه وسلم أفضل الأعمال باشترين كردار وتياني بيغمري إخوة كامل فرموي أوي دلي كسي خوشكي تخوال رمضان بچی ماڵێکی هەتی و دڵی خۆشکەی ئەبێت تۆ لای خوات شوێنێ پلێ و پایەت بێ جا لەوە خۆشتر ئەگەر بچی لە مانگی ڕەمەزانە غەرازی جەژنی بۆ بکڕی مناڵەکانی جلوبەرگی بۆ ئەو مناڵە هەتیوانە بسێنی سفرەکەی وەک سفرەی تۆ بێ ئەبێت شوێنێ ئەجر و پاداشتت لای خوا بێ کەسی احتیاجە لە بانجێ کەوتووە پێویستی بە عەمەلیاتە پارەی نەخسە خەرکی ئەمرێ والله توبیتە سەبەبی کەسی ڕزگاری کەی لە مردن خوا ئەفەرمێ کەچی لە قورئان ئەفەرمێ کەئەنەما ئەحیا الناس جەمیعا وەک ئەوەیە کوڕەی ئەرزی چەندێ مرۆڤی تایە چەند ڕوح لەبەریایەتی تو هەمووت ڕزگار کردووە لە مردن تۆ زانی خەریکی چیت بە ماڵەکەت باش دەکڕی وریا بە ئەو ماڵە با ئەو ماڵە نەبێ لە ناو گۆڕدا بێ بداتە پشت و زگتەوە کە زەکاتە و دەری ناکەی کە خێرە و خوا گلەیی لێ بکە بیکە ئەو ماڵە ئاوا بێتە ڕێگات لە قیامەت بیبەخشە پێغەمبەری خوا فەرمی هەر ماڵە بەخشی واللهی کەم ناکە هەموو بەیانیەک دوو مەلایکە دێن هەر کەسێ بەخشی ئەڵێن خوایە بیخە جێگایی معلومی جەنابتانە دوعای مەلایکە ڕەت ناکرێتەوە ومعلومی جەنابتان شە دوعای مەلایکە کە لە چاکەکە ڕەت ناکرێتەوە لە خراپەکەشە ڕەت ناکرێت چونکە بۆ ئەوانەی بەخشیان ئەڵێن خوایە بیکە جێگای ئەی ئەوانەی نەبەخشی ئەڵێن خوایە لێی دەرکە لە شتی تر سە کەسی وایە ڕەزیلە پارە خێر کەمەکە بەس خوای گەورە دەرێکا لە سیارەکەیە لە نەخۆشی خۆیە لە ژنەکەیە لە مناڵەکەیە وا ئەزانێ لەوا ئەگە بیدا شەیطان کەمێ هەڵی خەڵەتاندووە لێگە خێرکەی پارەکەت کەمەکە بەس نازانێ لەو لاوە دوو قات و سێ قات ئەڕواو بێ ئەوەیشی هیچ سوودی هەبێت نە بۆ دنیای نە بۆ قیامەتی ئەبێ ئیماندارە بزانین بۆیە چارەسەری نەخۆشیمان چارەسەری بەڵا ئەگە گەرەکتە لە بەڵای دنیا نەجاتت بێ گەرەکتە لە نەخۆشیەکانت نەجات بێ پێغەمبەری خوا فەرمێ سەدەقە بکە خێر بکە ببەخشە با کەم بێ با لە تەخورمایەک بێ با یەک خورما بێ یەک دانە نەک مقەبایە یەک دانە با یەک ئاوێک بێ لەو 60 ئاوە بە کەمی مەزانە خوا بلای خوا زۆر گەورەیە لای ئێمە کەمە بەڵام لای خوای پەروەردگار جەل جەلالوو زۆر زۆرە اجعلوا بينكم وبين النار حجابا هەوڵدەن لە نێوانی خۆتانە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەڵات وەسەلام بەینی خۆتان و جەهەنەم بربەستێ دروستکەن ولو بشق التمر ولو بشق التمرة واتە ئەگەر بە لە تەخورمایەک شەبێ بەینی خۆت و ئاگری دۆزەخ لە تەخورمایە بخە بەینی هەردووکتان ئەها پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن پێمان ئەڵێ خوای متعال جل جلاله فەرمێ ئەنفق یا بەنی ئادەم ئەنفق عەلەیک ببەخشە ئێمەش ئەبارێنین ڕەحمەت و بەخشین لە ئاسمانەوە بەسەری تۆیە ئەگەر نەبەخشێ خوا شەیگرێتۆ لێت بەرەکەتی ماڵت بەرەکەتی پارەت بەرەکەتی سەحەت چاکیت هەموو بەرەکەکانی خوای پەروەردگار بەرەکەت کە ئەنێرێ هەمووی دەگرێتەوە بەڵام ئەگەر تۆ بەخشیت لە هەرچیدا دەستت واڵا بوو ئەو کاتە بزانە خوای گەورەش لە تۆ لە حەوت تەبەقەی ئاسمانەوە بەرەکەت ئەخاتە سەر ماڵی تۆ